بەڕێزانم کاتان باش دیارە نزیکەی 18 بۆ 20 ساڵە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بەم شێوەیە نەبووە کە ئێستا ئێمە بە وردی زانیارەکانە خەینە ڕوو لەسەر بەرزبوونەوەی با بڵین بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی. دەمەوێت ئاماژە بۆ بم دیارە لە ماوەی ڕابردوو ئەو کاتەی کە با بڵین بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی 150,000 بوو ئەندێجار خوار 150,000 بوو، یعنی با بڵین بەرامبەر نرخی 100 دلار بەرامبەر بە دیناری عێراقی بەو جۆرە بوو. ئەو کاتە بانکی ناوەندی عێراق یعنی هەموو ڕۆژێک 300 ملیۆن دلاری دەخسە بازارەوە. ئەمە وای کرده بوو تا ڕادەیەکی باش نرخی دۆلار بە جێگیری بمێنێتەوە. هەر بۆیە بەڵام لە دوای ئەوەوە لە دوایەوەی کە بانکی ناوەندی ڕۆژانە هەر ڕۆژە و ینی بڕێک پارە دەخاتە نێو بازارەکانەوە بەسم لە پارە لە دۆلارە با بڵین ئەوە دەخاتە بازارەوە. ئەمە وای کردووە با بڵین بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بە ناجێگیری بمێنێتەوە. دەمەوێت ورتر ئاماژە بۆم بابەتە بم. دیارە لە سەرەتای ئەم هەفتەیەوە یعنی بانکی ناوەندی عێراق بەم شێوازە دۆلاری خسوەتە بازارەوە. ڕۆژی با بڵین پێنجشەممە یعنی نرخی 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی 159,000 بوو. بەڵام ڕۆژی یەکشەممە دیارە جمعان و شەممان یعنی بازاری دۆلار نییە و دۆلاری کە دەخرێتە بازارەوە لەو دوو ڕۆژانیە. ڕۆژی یەکشەممە کە دەکاتە 15 بڕی 220 ملیۆن دلاری خسوەتە بازارەوە. ینی ئەمە وای کرد ینی ئۆتۆماتیکی نرخی 100 دلار بەرامبەر بە دیناری عێراقی 2000 لێبێتەوە. واتە ڕۆژی پێنجشەممە 159,000 بوو، بەڵام ڕۆژی یەکشەممە بوو بە 157,000. ڕۆژی دووشەممە بڕی 80 ملیۆن دلاری خسوەتە بازارەوە. ڕۆژی دووشەممە بەڵێ ڕۆژی دووشەممە 80 ملیۆن بووە. ڕۆژی سێشەممە بڕی 61 ملیۆن دلار بووە. یعنی ئەمە بڕێکی زۆر کەمە بەڕاستی. ڕۆژی چوارشەممە بڕی 94 ملیۆن دلاری خسوەتە بازارەوە. ئەم ڕۆژ ینی کەمێک لەمەوبەر یعنی نزیکەی 20 خولەک لەمەوبەر 136 ملیۆن دلاری خسوەتە بازارەوە. دیارە وەکو ئاماژەم بۆ کرد ئەو کاتەی کە 100 دلار لە خوار 150,000 و مامەڵی پێوە دەکرا ئەو کاتە بانکی ناوەندی عێراق هەموو ڕۆژێ 300 ملیۆن دلاری دەخسە بازارەوە. ینی ڕوونە بابەتەکە ئەوەی کە هەیە ئەو ناجێگیریە لە بەهای دۆلارە دەگەڕێتەوە بۆ ئەو ناجێگیریەی کە ڕۆژانە ینی بانکی ناوەندی عێراق ئەو بڕەپارەیە دەخاتە بازارەوە. بەڕێزێکم لەگەڵایە لێرە کە ئەوان ساڵانێکی زۆرە مامەڵە بە ئاڵوگۆڕی دراوەکەن و شارەزایی و تەجروبەیەکی باشی هەیە. بەڕێز کاک محەممەد ئەم کاتت باش کاک ئیسماعیل ببوورە بۆ جەنابەت دەمەوێت بزانم پێشەکێکی کورتم و ئێوەش پێتان وایە هۆکارەکە هەرەمەیە ئەکە بڵین لە 20 ساڵی ڕابردووە بەهای دۆلاری ئەمریکی 163,000 بۆ 164,000 نەبینیوە. لە سەرەتای دەوڵەتی عێراق ڕووخا لە دوای 2003ەوە پارەی بریمەر هات 150,000 دیناری عێراقی 100 دلاری ئەمریکی کرد. ئەم سیاسە ثابت بوو تا دەوڵەتی عێراقی وەسعی باش بوو یانە سەر 170,000. بانقی ناوەندی دەستی بە دۆلارەوە بوو تا ئەو کاتەی ساڵی پار بڕیاری دا بیکا بە 145,000. ئەمە بانقی ناوەندی داوێتی و دەوڵەتی عێراقی بڕیاری لەسەر داوە هیچ کەسێ نێتوانی بەهاکەی دابەزێنێت. بەڵام ئێستا کە بەهاکەی بەرز بووەتەوە دروست نییە ئەمە، چونکی کاتی عێراق بڕیاریدا بەهای دۆلاری ئەمریکی لە 190,000 بکا بە 145 عێراق قەیرانێکی لە بەردەسا بوو، بودجەی کەمی کرده بوو، نەختیەکانی کەم بوون، نرخی نەوت دابەزی بوو. بەڵام ئێستا بۆ تەبیعی نییە بەهای دیناری عێراقی دابەزێ و بەهای دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە. ئێستا عێراق لە باشترین وەزعیەتی. عێراق ئێستا 100 ملیارد دلار پارەی یەدەکیەیە، یەکێکە لە وڵاتانەی کە زێڕێکی زۆری هەیە و نەقدینەیەکی زۆری زێڕی هەیە. ناکرێت بانقی ناوەندی و دەوڵەتی عێراق ئاوا کەم تەرخەم بن بەرامبەر بە بەهای دیناری عێراقی کە ئیمڕۆ لە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەم سعرە ئەبینێت. یعنی دەمەوێت بزانم لە ماوەی ڕابردوو سەرۆوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی عێراق کۆبەوە ئەوان باسییان لەوە کرد کە نرخی دۆلار بەجێگیری ئەکەنەوە، بەڵام بۆچی ئەمە بەدی ناکرێت لە نێو بازارەکەتە؟ من ئەم پێشەکەم بۆ بەڕێزت باس کرد. دەوڵەتی کەلی ئەقەومێ بەهای پارەکەی دابەزێت، بڵین ئێستا پارەی یۆرۆ لەگەڵ پاوەند کە دابەزی تووشی کارەساتێک بوو لە ساڵ 20 لە دەستدا ئەم ساڵ بەهاکەیان لە ساڵ 20 لە دەستدا
ئۆکرانیا بووە چونکی قەیرانێکیە بووە ئێستا ئێمە دەوڵەت عێراقی لە باشترین وەزعمانین نەوتمان پارەی باشەکە یەکێکی باشی دۆلارمان هەیە یەکێکی باشی ئاڵتونیشمان هەیە ئەکرێ بڵین هۆکارەکە هۆکارێکی اقتصادی و ناوخۆیی نییە هۆکارەکە هۆکارێکی دەرەکیە ئەو نەوتەی کە ئەفرۆشێت بانقی دەوڵەتی عێراق ئەو نەوتەی کە ئەفرۆشێ لە دەروەی وڵات پارەکەی چێتەوە بانقی فیدراڵی ئەمریکا بانقی فیدراڵی ئەمریکا جارێکی تر ئەو پارە نەقدینانە ئەداتەوە بە بانقی ناوەندی بانقی ناوەندی خاتە بازار ئێستا پێ ئەچێت لەم مەرحەلە بانقی فیدراڵی ئەمریکا شەرت و مەرجی هەبێ لەسەر بانقی ناوەندی ئەویش سیستەمی سیوفتە داوای سیستەمی سیفتی لێکە ئەم پارە کە ئەیەتە بەردەستی تۆ تەوزیعەکەی بۆ کوێ ئەچێت سیفتمان نەبێت ڕاو چۆن ناتوە تاقیقی لێ بکات ئەبێ ئەمە هۆکارەکەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ هۆکاری سەرەکی بەهای دۆلار بە دینار ئەمەیە خستنە ڕووی کەمە جارانی پێشوو کە تووشی ئەم قەیرانە ئاهات بۆ هەفتەیە دوو هەفتە سێ هەفتە بانقی ناوەندی لە ڕۆژێکا 200 ملیۆنی ئەدا ئەگەر بەهای دۆلاری ئەمریکی دانە بەزایە ئەیکرد بە ڕۆژی دووەم 300دا ڕۆژی سێم 350دا وای لێ هات لە 4 ڕۆژە 1 میلیارد دۆلاری ئەمریکی خستە بازار بەهای دۆلاری ئەمریکی سابتە کرد بەرامبەر بە دیناری عێراقی ئەم ئیشەش تەنها لە دەستی بانقی فیدرالی بانقی ناوەندی بانقی مرکزی عێراقایە کە سیعری دۆلار بە دینار سابت کاتەوە ئێستا بەهای دۆلار یعنی نرخی 100 دۆلار چەنە بەرامبەر بە دینار ئەم دقەیە قسە لەگەڵ تۆکەین 162 بۆ 63,000 دینارە پێ دوایە گۆڕانکەری بەسەر بێت تا ئێوارە یان تاخۆ ڕۆژانی دوای شکاتەم بەیانی و دوو بەیانیش دەوام نییە پێتان وایە نرخەکە بەرزتر دەبێتەوە یان هەراو بەجێ ئەبێ سەیری پێشینە بکەین سەیری پێشینەی دەوڵەتی عێراقی و بانکی فیدرالی بکەین بۆ لە 190,000ەوە دۆلاری بر بۆ 145,000 ئەم پرسیارە ئەکرا وتمان زیعرینەوە دابەزی بوو پارەی نەقدینەی کەمی کردبوو پێویستی بە 120 تریلیۆن دینار هەبوو بۆ غەزێنەی ساڵێکی بخاتە ڕوو ئەمە وای کردبوو دەوڵەتی عێراقی پارەی پێ نەبوو هات لێرە بڕیاری ئەوەی دا کە دۆلاری ئەمریکی بەرێ بۆ 145,000 سێ ئیختیاری پێشتر لە بەردەسا بوو چونکی ئەم قەیرانی لە بەردەستا بوو سێ ئیختیاری یەکیان قەرزی دەرەکی بکات بە سووەوە ئەمەش بارگرانیەکێ بۆ دەوڵەتی عێراق و شعبی عێراقی دوو قەرزی ناوخۆیی بکە قەرزی ناوخۆیی 50 میلیارد دۆلاری تیانە بدرێ بە دەوڵەتی عێراقی هات باشترین بڕیارێکیدا ئەو کات کە دۆلاری ئەمریکی گەیاندە 145,000 سابتی کرد ئەتوانین بڵین ئەو کات سیعرەکە نۆرمال بوو تا حەدێک بەڵام بۆ ئێستا تەبیعی نییە کاواز بەهای دۆلاری ئەمریکی بەرزە و دیناری عێراقی کەمە ئێستا خستنە ڕووی دۆلاری ئەمریکی بۆ ناو بازارەکان کەمە دۆلارێکی دینارێکی زۆری عێراقی پەنجی خواردوێتەوە تاجرە بەڕێزەکان ئەوانەی تیجارەتەکەن ئەوانەی هاوردە ئەکەن دینارێکی زۆر لای خەڵکیە خەڵکی ناتوانێت ئەم دینارە زۆرە بە ڕێژەیەکی زۆر بک بە دۆلار جارێکی تر چونکی زەرری لەکەن هەم تاجرەکانی شپەکی کەوتووە هەم خەڵکی شپەکی کەوتووە بڕیارەکەیش دوجار لە دەرس بانقی فیدرالی ئەمریکایە نابێ خەمسار بن قسەکە لێرەیە چۆن لە جاری پێشووە لە سەردەمی کازمیە دەوڵەتی عێراقی هاتە سەرقەت و بانقی ناوەندی هاتە سەرقەت حەلی دۆلاری ئەمریکی کرد لە 145 سابتی کرد دەوڵەتی عێراقی لە قەیرانێک نەجاتدا بگرێ ئێستا وەزعیشی باشتەکە نەقدینەکانی زێڕی باشە یەدەکەکانی ئاڵتونی باشە بەهای دینارەکەیشی باشە بەڵام ئێستا بەهای دینار کە لێی قەوماوە ئێستا خستنە ڕووی دۆلاری ئەمریکیە کە بانقی فیدرالی ئەمریکا نایدا بە عێراق وەکو جاران بە زۆری بخاتە بازار کاک ئیسماعیل ئەوەی کە تێبینیم کرد ینی ئەو جم و جوڵە لە نێو بازار کە دەبینی ینی خەڵکێکەیە بۆ نمونە زەرەرێکی زۆری کردبێ لە نێو بازارەکانی بۆ نمونە شاری سێمانی یاخود ئەگەر کۆنتاکتان هەبێت لەگەڵ شارەکانی دیکە هەرێمی کوردستانە ئەم زەرەر و زیانە چکەوەی کە هەیە پێم وایە هەر خەڵکی نۆرمەڵ و خەڵکی سڤیل باجەکە بە تاکید هەم خەڵکی سپیل خەڵکی سادە هەم تاجرەکانیش باجەکەیدەن چۆن خەڵەکە بووە زەرری قورسی بەڵێ زۆر خەڵکی زەرری قورسەکان ئێستا حالیان تۆ سەیریکە بۆ 10,000 دۆلاری ئەمریکی تقریبا 1.5 میلیۆن دیناری عێراقی فەرقە تۆ حسابی 1 میلیۆن دۆلار بکە بزانە چەندێکی فەرقەکات ئێستا بەعام شعبی عێراقی زەرەرۆمەندن هەم تاجرەکانمان هەم خەڵکی خۆشمان یعنی بەڕاستی من ئەڵێم ئەبێ حکوومەتی عێراقی و بانقی ناوەندی دەستکراوە بن زۆر بە وردی بێنە سەرخەت فریای دۆلاری بە فریای بەهای دیناری عێراقی کەون بۆی زیاتر لەوە بەعاکەی لە دەست نەدات دوایی لە دەست دەربچێت چونکی دوجار ئێستا هەڵاوسان دروستە بێ ئەگەر هەڵاوسان دروست بوو ئەو کات ئەگەر دۆلار بچێ خانەی 60ەکان تێپەڕێنێ بچێ بۆ خانەی 7 ڕێژەی هەژاری زیاد دەکات
لەوە چێ لە عێراق ڕێژەی ئێژاری لە 135 بۆ 40 بەرز بێتەوە. کاگسمای بەڵێ بەڕێزان ئەمە کۆی گشتی ئەو گفتوگوۆیە بوو کە لەگەڵ یەکێک لەو بەڕێزانە تەجروبە و با بڵین ساڵانێکی زۆرە لە نێو بازاری دۆلارە یعنی دەمەوێت ئاماژە بۆ بکەم بەرز بوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی یعنی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەگەڵ با بڵین بەرزبوونەوەی نرخی شتومەکیش لە نێو بازارە ئەو بەڕێزە ئاماژەی بە بابەتێکی جوان کرد یعنی ئێستا هەموو دەفتەرێ دۆلار بڕی 1,500,000 چۆتە سەر ئەم کەسانی کە مامەڵە دەکەن بەم کارەوە ینی شەردەوە نییە کابراایەک بۆ نمونە تەنهایەک دەفتەر دۆلاریە بێ ینی ئەوەی کە هەیە بۆ نمونە خەڵکانێکی زۆر هەیە بڕێکی زۆرتر معاملە بەم بابەتەوە دەکەن وەکو بەڕێزە ئاماژەی بۆ کرد لە ماوەی 18 ساڵ بۆ 20 ساڵی ڕابردوو بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەم شێوەیە نیە کە ئێستا مامەڵەی پێوە دەکرێت نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەرە بە 163,000 دیناری عێراقی ئێستا